ئێرە کۆمەڵگای قوشتەپەیە، کۆمەڵگایەک حکوومەتی بەعاز ساڵی 1970 نزیک 3000 ماڵباتی بارزانی تێدا کۆ کردەوە. جماعەت سەدامی بەحث دەورە لەمەدا. مەجید فەقێ تەمەنی 54 ساڵە، ئەو کات گەنجێک بووە لەم خانوە ژیاوە. سەروبار بخۆیت خوب باش نبینەمی چاتیەترا دەمەش بیربیمە قەتان هەر شکڵێکی هەی. دوای 33 ساڵ هاتۆتەوە هەمانە و خانوەی بە شوێنێکی شوم ناوی دەبات. کواتێمە ئێرە ئەس بیرە برا و خزم و کەسێت خودکەمەوە وەکی دڵێ من سۆزی کواتێمە ئێرە زۆر بۆ من یان نەخۆشە کواتێمەرە بیریا خزم و کەسێت خودکەمەوە لێرە 33 نەفرێمە گیرانە 3 مامێ من گیادانە براکێ من گیادا پسمامەکێ منیشی گیادا. ژمارەی ئەو بارزانیانەی لەم کۆمەڵگایە بەرەبەیانی 1970 بردران و زیندە بەچاڵ کران 2225 کەس بوون. هەمانە ئۆتۆمبیلانەی ڕۆژانە لێرەی قوشتەپە بارزانیەکانی دەگواستەوە هەولێر بۆ کاری کرێکاری، ڕۆژێک لە بریکار، ئەوانی ڕادستی سەرانی بەعزکردن. هایەکی جێکی گیرایەکە سەجادە ڕاوەسەی نەکا ژۆرنی حەمەد تەنها بارزانی بووایە و تەمەنی لە 10 ساڵ زیاتر بووایە. بەعز ڕاپێچی کردووە. ساعت 4 هەستن گوتە خۆچینیەیەکی باڵاکی خۆدەچنی هەبلێری شۆڵێ لێرە هاتی ئینجاجی کوستەرەمە نەزانی لێرێ ئاسکارە دەورە مەدا ئەم گرتین لە کوستەرە سیارکردین پیرامێرێ 100 تەختە ئەمریوە 100 ساڵیت بەرەی بچووکێ ئەمریوە 10 ساڵ بێ برەی 12-13 ساڵی برە برای من ئەمریوە بە من 13-14 ساڵی برای من مکشێتەرەی برەی. بازانیەکان چەند جارێک دووچاری ئەم ڕێگایی بەرەو کەرکووک بوونەتەوە. ساڵی 1975 کاتێک بردرانە خواری و عێراق و جاری دووهەمیش بەرەو ئەنفالکردنیان. پردێ ئەو شوێنەی مەجید لێی دەرباز دەبێت و دەبێتە شاید حاڵ بەسەر یەکێک لە تاوانەکانی کۆمەڵکوژی. ئەو ئۆتۆمبیلانەی بارزانیەکانیان هەڵگرتە بوو یەکێک لێرە پەچی دەکەوێت. ئێرە شیوەی بێ ئاچوومە شیوێدا من خۆڤاشارد. مەجید لەنێو ئەو ئۆتۆمبیلە بووە و لای دەرگا دانیشتووە. شۆفێرەکە و پاسەوانانی سەرقاڵی چاکردنی دەبن و دەرفەتی دەرباز بوون بۆ مەجید دروست دەبێت. لەم چاڵە مەجید بۆ ماوەی 4 کاژێر خۆی شاردۆتەوە. ئەسهاڵ مەخوارێ من دوو حەلەسە ئاچووم شیوەک دوێرێ بێ ئاچوومە شیوێدا من خۆ کرد پشتێنگی وەختی خۆمە لە پەردێ شۆڵ کرد بوو ئەسێ شارەزا بن پەردێک ئەس سەعات 8 سپێدێ هاتۆ بیا 11 نیڤڕۆ ئەسێ لێرە بیت من شیوێدا خۆ باشەوە بێ پشی شیوێ لای سەعات 11 بە ئاچوومە سەجادە عام وەختی چوومە سەجادە عام من سەیارێک دوێرێ من ڕاگرت جاوی سەیارێ سیار بێ چووم هاتە بەرەمبەرێ قوشتەپەی وەختی بەرەمبەرێ قوشتەپەی لێرێ من دەستی خۆ بوو دیێدا من گوتی بۆ من لێرە ڕاگرن بۆ من لێرە ڕاوەستان. گۆڕستانی ئەنفالی بارزانیەکانە لە هەموو ئەو گۆڕانە بە تەنها ناسنامە یەکێکیان دیارە کە ئەویش دانیشتووی کۆمەڵگای قوشتەپە بووە. ئەمە هەموو بێکرا چوونیەیش ئەمە هەموو بێکرا لە من جەماعەکێ بوون هەموو گەڵێ دەبین وەکو برایەتێک فارق هاچی چەم هەموو وەکو برایەن منن هەموو وەکو بابن من هەموو وەکو خوشک و ئانی برایەن منی عەزیزن. بە دوو قۆناغ ساڵی 2005 ڕووفاتی 503 کەس و ساڵی 2014 93 کەس لە بیابانەکانی سەماوە و نزیک نوگرە سەلمان هێنراونەتەوە بارزان. بەختیار قادر ڕوودا و دەڤەری بارزان.